کۆبوونەوە گشتیەکان بۆ کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی درێژەیان هەیە و لەو چوارچێوەیەدا لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرا مەڵبەندی پێنجی کۆمەڵی ئیسلامی بەسەر کردەوە. کۆبوونەوەی گشتی بۆ هەڵبژاردننی ئەندامانی کۆنفرانس بۆ هەریەکە لە ئەنجومەنی رانیەی و چوارقورنە و حاجیاوە و سەر و چاوە، هەروەها ئۆرگانەکانی خوشکان و قوتابیان و زانایان و پێشمەرگە دێرینەکان بەڕێوە چوو. ئێمە وەکو لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی هاتوونەتە سنوری مەڵبەندی پێنجی رانیە بۆ ئەنجامدانی کۆبوونەوەی گشتی بۆ ئەو ئۆرگانانەی کە مەشمولن بە کۆبوونەوە گشتیەکان. دارە مەڵبەندی ڕانە شۆک و باقی مەڵبەندەکانی تر ئەندامان زۆر بە گەرمی و جۆش و خرۆشەوە ئامادەن لە کۆبوونەوە گشتیەکان. ئەمە شوێڕای دڵخۆشکردنی ئەندامانی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرام دەتوانین بڵێن سەرەتا و ئاماژەیەکی مژدەبەخشە بەوەی کە لە داهاتوێکی نزیکدا بتوانین کۆنگرەیەکی نەوعی و سەرکەوتوو ئەنجام بدەین. سپاس بخوای گەورە هەموو ئەندامان ئامادە بوون زۆر بە جۆش و خرۆش و گوڕوتینەوە بەشداریان کرد لەو کۆبوونەوە گشتیەدا و نوێنەرانی خۆیان هەڵبژارد بۆ کۆنفرانسە ناوچەیەکان کە قۆناغی دووەمە کۆنفرانسە ناوچەیەکان بۆ بەرەو پێشبردننی قۆناغی سێەم کە بریتیە لە ئەنجامدانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی ئینشاءڵڵا بە سەرکەوتووی بەڕێوە دەچێت. ماوەڕۆوەکو لقی زانایانی کۆمەڵی ئیسلامی کە بەشداریمان کرد بە شێوازێکی الحەمدوللا گەرم و گوڕ مامۆستایانمان بەشداریان کرد و ئینشاءڵڵا شێوازێکی سەرکەوتووی دەبینین بۆ ئومێدیەوەی کە ئینشاءڵڵا و کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی لە ئاستی تەموعی سەرجەم موسڵمانانی کوردستاندا دەبێ و ئینشاءڵڵا بە خێرێکی گەورەش بۆ گەلەکەمان تەواو دەبێ و بە سەرکەوتووی ئینشاءڵڵا بەڕێوە دەچێت. بۆی ئەم کۆبوونەوەی ئێستا بۆ ئێوە ئەنجام بدرێت ئەندامان و کادیرانی کۆمەڵ لا سنوری مەڵبەندی پێنجی کۆمەڵی ئیسلامی لا ڕانیا لا پێناو سەرخستنی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی و بەرەو پێشبردننی حیزبەکەیان با گڕوتینەوە بەشداریان لە کۆنفرانسە ناوچەیەکاندا کرد و نوێنەرانی خۆیان بۆ کۆنفرانسە ناوچەیەکان هەڵبژارد. ئەمە ئومێد دەکەین لە کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامیدا گۆڕانکاری گەورە و جددی و جەزری بکرێت کە ئومێد وایە بە گوێرەی کە ئەندامان پێشوازێکی باش لە کۆبوونەوە گشتیەکان دەکەن کە بۆ کۆنفرانسەکان وەکو ئەنجومەنی خوشکانی ڕانیە جیا لە حیزبەکانی تر ئەندامانمان بە گڕوتینێکی زۆرەوە و بە دڵسۆزێکی زۆرەوە بەشداریان لە کۆبوونەوەی گشتی کرد. ئومێد دەکەم ئینشاءڵڵا کۆنگرەی داهاتوو کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کۆنگرەیەکی سەرکەوتوو بێ لە هەموو ناوچەکان بە گەرموگوڕیوانی پێشوازی لێ دەکرێت. ئەمەش جێگەی خۆشحاڵیە بۆ ئێمە کە کۆنگرەی چوارەم بە شێوەیەکی گەرموگوڕ بەرەوە دەچێت لە هەموو ناوچەکاندا. ئینشاءڵڵا هیوادارین ئومێدمان پێیە کە سەرکەوتوو بێ و سەرکەوتنێکی باش لەم کۆنگرەیەدا بەدەست بێن ئینشاءڵڵا. کۆبوونەوە گشتیەکان وەک یەکەم هەنگاوی ئامادەکاری کۆنگرا لە سەرجەم ئۆرگانەکاندا بەڕێوە دەچن و هەموو ئەندامێک مافی دەنگدان و خۆکاردیدکردنی هەیە بۆ ئەوەی ببێتە ئەندامی کۆنفرانس. ڕێناز ئەرسەلان، کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری ڕاپەڕین.